لە سوێ کۆمبیرۆکەیە لە خەیاڵمایە بەڵام تقریبا ئەوە بۆ 5-6 مانگە چێ دەستم بە میشە کردووە. ئیشەکانیش ئەم ئیشە تۆزێ بەڕاستی کاتێوێت و شوێنی تایبەتی خۆیەوێت. ئێستا دەستم پێ کردووە ترەوە بەروبوومەکەیە کە خۆتانەوێن لە بەرچاوتانە. من لەسەر داری گوێز بە زۆری ئیشەکەم بە زۆری مێزی نان خواردن دروست دەکەم، کۆنسڵ دروست دەکەم، ئاوێنە دروست دەکەم، سەعات دروست دەکەم، شتی جوانکاری ناو دیواخان هەمووی بەعام دروست دەکەم. هەچ کەسیش داوای هەر شتێکی کێشم لێ بکات ئەویش هەر بۆی دروست دەکەم هەر لە داری گوێز. داری گوێز نایابترین دارە لەناو هەموو دارەکانە، ڕەونەقێکی تایبەتی خۆی هەیە کاک سەلاح. دارگوێز شتێکی جوانە، ڕەونەقی هەیە، شتێکە دارێکە دانایە، دارێکە خراب نابێت. لەبەرەوە ئەوەم هەڵبژاردووە. من خەڵکی هەوراوانە دڵڕەنگی نەکەم، ئیتر هەورامیەکان عادەتەن هەمیشە ئەم هەموو فکرێکیان پێیە. ئەم بیرۆکەیە هەر بیرۆکەی خۆمە. من بە ڕەحمەت بێ باوکیشم هەر ئیشی ئەم دارانەی کردووە، لەوەتی مناڵ بووم تا ئەو ڕۆژەی باوکم وەفاتی کردووە هەر لەگەڵ باوکم هەر خەریکی ئەم ئیشی دادگوێزانە بووین ئێمە. ئیتر لەوەوە ئەم هونەرم هەڵگرتووە کاک سەلاح. ئێستا خەڵک هەمووی گەڕاوەتەوە بۆ ئەم شتە کولتوریانە. ئەمە شتێکە زۆر کەس با بڵێن پێی ناوێرێت. ئێستا خەڵک تەڵەبی زۆرە لەسەر ئەم شتانە، مێزیکەیان ناوێ ئەوەی کە لە دەرەوەی وڵاتەوە بێ، ئەوەی ئێستا خەڵک بە شوێنیان ناگەڕێ، خەڵک بە شوێن ئەم نەوە شتانە ئاگەڕێ. ئەم شتە سروشتیە جوانە کە لە دادگوێز چاکرێت. من یەک لەقداری تەڕ ناکەم بەم میهنەیەم، چونکە ئیسفادەی لێ ناکەم. سەرەڕای ئەوەش لەوەیەشێ ژینگە ناشیرین ببێ بە بڕینەوەی دارێکی تەڕ هەرگیز ئەوە ناکەم. حەزەکەم دەستێکی خۆم لێیا ببڕم، دارێکی تەڕ نەبڕم بێنمەوە بیکەم بە شتێکی ئاوە. هەرگیز ئەوەشی لێ نابێت دارێکی تەڕیش بێنم. بۆ نمونە ئەگەر بیهێنمەوە بێ من لە ماڵەوە بەلایەنی کەمەوە ساڵی 2 ساڵ داینێم تا وشکە بێتەوە. جا بە شێوەیەش لەوەیە چێداری وشکم دەستکەوێت کە پەنانە بەم بۆ دارە تەڕەکە. ناڵێم ئێستا خەڵک زۆر پێی ناوێرێت، لەوە چێ خەڵکیش نەزانێ من خەریکی ئەم ئیشەم. ئێستا ئەگەر کەسێ شکبەرێ شتێکی جوانی ئاوا لە ماڵی منە هەیە، هەرگیز و هەرگیز ناڕوا ئەو شتە تەقلیدیانەی بازار بکڕێ، ئەو شتە پەنابەرێ بۆ بلۆکێ کە دەستگایە کەپسی کردووە کە دوای 3-4 مانگ تەڕەشوعێک یا ئاوێکی بەرکەوێت خراپە بێت تووڕی باتە لە ماڵەکە یا تووڕی باتە دەرەوە. ئەم شتەی من پێم وتی حەتەل ئەمرە هەچ کەس بیکڕێ، یانی مەگەر خۆی تااقەتی لێ نەمێنێت تر بڵێ تەواو بێزار بووم لێی لە ماڵەکە دەریکە. نە ئەم شتە خراببوونی نییە بە هیچ شێوەیەک.